بەڕێوەبەرایەتی کارەبای سلێمانی گردبوونەوە بۆ مەبەستە و قسەکردن لەسەر چۆنێتی بەڕێوەچوونی گردبوونەوەکە دەچینە لای پێمنێرمان ئیحسان سابیر کە ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە. ئیحسان سڵاوت هەبێ، گردبوونەوەکە قەبارەی چەنە و داواکاری هاوڵاتیان چییە؟ ئەوە دەدانەشەوە ئێمە دایرە و دارە بەڵێ سڵای خوای گەورە لە ئێوە و لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت دیارە ئەم هاوڵاتیانەی کە لە پشتمنەوە دانیشتوو گەڕێکی وانە لە شاری سلێمانی لە ماوەی ڕابردووە لەلایەن حکوومەتەوە جۆزەی بیزەمپێریان بۆ دانراوە بە وتەی خۆیان لە دوای دانانی جۆزە بیزەمپێریەکە بۆ ماوەی چەند مانگێ کارەبایان باش بووە، بەڵام لە ئێستادا ماوەی زیاتر لە 8 ڕۆژە بە هیچ کارەبای نیشتیمانیان نییە و ئێستا شاتوون لە بەردەم بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای سلێمانی گربوونەتەوە لەگەڵ بەڕێوەبەری دابەشکردنی کارەبای سلێمانی وتوێژیان کردووە. چەند کاتژمێرێک لەوە پێشی لەگەڵ بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی کۆبوونەتەوە لەسەر هەمان پرێز ئەوان باس لەوە دەکەن کە نازانە و کارەبایی کە بەشی گەڕەکەیانە چی لێ دێت چۆن ئەبێت بەو خێراییە کارەبایان لێ ببڕێتەوە پێیان دەدرێت من دەمەوێستا لە زاری خۆیانەوە باز لەوە بکەم کە گرفتەکانیان چیت کاکە سڵاوتان لەبێەوە کڕێ پێشەسان لە ژوورەوە لەگەڵ بەڕێوەبەر کۆبوونەوە ئەوان چێ وەڵامێکی داواکاریەکەی ئێوەندایەوە؟ وەڵڵاهی وەڵامەکەی ئێمە ماوەی دەدانە ڕۆژە دایرە نەماوە سەریفیانەکەین نەچین لەوێ بڵێن کاکە ئەمە کێشەی ئەمەیە ئێمە سەرجادە لە کەس ناگرین حتا تەنگە تاو نەبین، بەڵام کە سەرجادەماگر خراپ سەرجادەگرین لەبەر ئەوە دەدانە شەوە ئێمە کارەبامان نییە بیزەمپێریتان داناوە پارەیە باش خوراوە ئەم پارە باشە وەکو ئێمە وتمان بیخۆن و بڕۆن بەڵام کارەباکەمان بدەنێ هەتا کارەبا هەتا جۆزە نەبوو ئەی کاکە گیان ئێوە بیکەن بە جۆزە دەجار چوینەتە ئەوە شێخ زالار خۆی شایەتە چوینەتە لای وتێتی کاکە ئەمە مۆر و ئیمزای خۆیەتی ئەمە مۆر و ئیمزای خۆیانە کە ئیشەکەیان بۆ ئێمە کردووە دوای 6 مانگ 7 مانگ ئەڵێن لۆت بەرزەبێتەوە باشە بۆ لۆت بەرزەبێتەوە قاچاقمانەیە دزیمانتیا کرد. بەڵێ گرفتێکی تەکنیکیمان هەیە